یاریکی تری مەفتەی خونی ناوی کوردستان لە سەریارگای دۆمی فرانسۆری هەولێر میوانداری شێروانە دەکات. یارەکە کاژمەر 45 خۆکی دوانیەوە ڕۆ دەست پێ دەکات. هەردووانە ڕۆژێک بەر لە یارەکە دوامەدەکاری مەشقەکانیان لە سەریارگای دۆمی فرانسۆری ئەنجامدا. یان هەولێر با پێگاتەیەکی لاوەم ساڵ بەشداری خولەکەی کردو و لە دواری تووشی یەکسانی و شکستێک بۆ خاونی تەنها خاڵێکە چاوی لێوەشە قەرەبووی خاڵە لە دەزراوەکانی بکاتەوە یاکەم سەرکەوتن کاتە دیاری بەوەندەرانی. یانی شێوانە ژاوشێوی هەولێر لە یاریگای خۆی یەکسانیە و لە دەروی یاریگای خۆشی شکستێک و خاونی تاکە خاڵەکە. بۆ یارەکە تاوی یاریزانەکانی ئامادەن وە گرانەریانەکەش باسی لێوە دەکات لە یارەکەی هەولێر شێوانەیەکی جیاواز دەبینرێت. پیلان بۆ میارە ئامادەکاریشی جیاوازی کردو ڕایەنەر ئینشاڵڵا بتوانین بە هەوڵ و خۆتیخوا بە ماندووبوونی یاریزانەکان بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. بەڕاستی لە دوو یاری ڕابردوو کە سەرکەوتنمان بەدەستنێناوە تیپەکە ئاستێکی باش پێشەشوور لە چاو ئەو یاریزانە لاوانە و یاریزانەکەم خیبرانی لە تیپەکەن. بەڕاستی هۆکاری سەرنەکەوتنیشمان یەکەم بۆ گۆڵ تۆمار نەکردن دەجێڕمەوە، یعنی زۆر هەلی ئاسانمان هەبوو گۆڵمان تۆمار نەکرێت لە تۆپ پێشەر وایە ئەگەر گۆڵ نەکەیت گۆڵ دەخۆیت کە نێشت بردەوە ئاست هەمی فی سفر دەکرێت. بەڕاستی ئینشاڵڵا یاری هەوڵ دەدەین بە باشترین شێوە سەرکەوتن بەدەستبێنین. وەکو ئەنجام باش نەبوون تا ڕادەیە ئاستمان لەوانەیە تا ڕادەیە باش بووە لە جێمی دۆم لە هەردوو یاریەکە چ لە یاری پێشمەرگای هەولێر و چ یاری ئێندرین، بەڵام ئەتوانم لێم چانسی یاوەرمان نەبوو تا حەدێ. ئاستی شێروانە لەوە باشترێکە، بۆیە هەر ئەم هەفتەیەکەوە ئیشمان کردووە بۆ یاری هەولێر زۆر بەباشی خۆمان ئامادە کردووە. توانم بلێم بردنەوەمان سبەینە لە یانەی هەولێر ئینشاڵڵا قەرەبوو ئەو دوو یاری ئەکەین. ئێمە هەر لە پار ڕۆژکە لەگەریان بوومەوە ئەم ساڵش هەر ئەو فەلسەفەمان بەکارهێناوەکەوە سێ خاڵ یاریەکە چ لە ناو یاریگای خۆمان چ لە دەرەوەی ئامانجی سەرێکی ئێمەیە، بۆیە هاتوونی بۆ سێ خاڵەکە و تیپەکەمان زۆر بەباشی ئامادە کردووە. ئینشاڵڵا لە سبەینەوە شێروانێکی نوێ ئەبینە.